مەلا بەختیار دەڵێت برسێتی ڕێگی هاری پێوەیە. میتیای ئەمریکی ڕایگەیاند کۆماری ئیسلامی هەوڵ دەدات لە ڕێگەی گروپە نزیکەکانیەوە گوشارەکان لە دژی ئیسرائیل و ئەمریکا زیاتر بکات. ژمارەی ڕۆژنامەنووسە فەڵەستینیانەی لە سەرەتای ڕشی ئیسرائیل بۆ سەر غەزە کوژراون بڵاو کرایەوە. لا تیوار نیوز وسڵاتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژۆندیەکانی پێشوویەکێتی لە ژماری خۆی لە فەیسبوک بڵاوی کردوتەوە دوای هەوڵێکی زۆر لە بایکۆتۆ بۆ ناڕەزایی موچەخۆرە بێبەشکراوەکان لە مافە مەدەنیەکانیان بڕیاریان داوە کە سبەینێ 22 دەی 2023 بەناوی دەیان هەزار فەرمانبەر و مامۆستاوە خۆپیشاندان بکەن. بڵاویشی کردوتەوە لە کاتێکدا مافی مەدەنی و دیموکراسی خۆیانە موچەخۆر داکۆکی لە مافی پیشەی خۆیان بکەن و هیوادارین حکوومەت بە زووترین کات دانیشتێکی تایبەت بۆ چارەسەری ئەم کێشە پیشەیە بدۆزێتەوە. کوردەمێکە و توێتی برسێتی ڕێگی هاری پێوەیە. خۆشبەختانە نەبوونی موچە و برسێتی نەگەیشتۆتە ڕێگی هاری و تەنها بە خەباتی مەدەنی و موچەخۆران داوای مافی خۆیان دەکەن. کەناڵی NBC نیوز لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە کۆمەڵگەی هەواڵگری ئەمریکا پێی وایە کە کۆماری ئیسلامی لە ئێستادا بە دوای شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکادا نییە. هەروەها دەڵێت کۆماری ئیسلامی هەوڵ دەدات لە ڕێگەی نزیکەکانیەوە لە ناوچەکەدا وشارەکان بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا زیاتر بکات. کەناڵی NBC نیوز هەروەها نووسیوێتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی نزیکەکانیەوە لە لوبنان سووریا و عێراق هەوڵ دەدات کاریگەری لەسەر پلانی ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر غەزا دروست بکات. ڕۆژی دووشەمەی ڕابردوو سەندیکا ڕۆژنامەنووسانی فەڵەستین ڕایان گەیاند نزیکەی 50 بارەگا و سەنتەری دەستگاکانی ڕاگەیاندن بۆردومان کراون لەوانە نووسینگەی ئاژانسی فەڕەنسی و ئاژانسی هەواڵی مەها. تەحسینە لەستڵ سەرۆکی سەندیکای ڕۆژنامەنووسانی فەڵەستین لە غەزا ئاشکرای کرد زۆربەی دەستگاکانی ڕاگەیاندن لە غەزا ڕووخاون و نزیکەی 180 ڕۆژنامەنووسان بەوەی هەڕەشەکانی ئیسرائیل و شاری غەزەیان جێشتە و بەرەو باشوور ڕۆشتون بۆ شاری ڕەفەح و خان یونس و دێر ئەلبلح. هەروها دەڵێت هەنووکا شاری غەزە و باکووری کەرتی غەزا لە دەروی ڕووماڵی میدیاکانن. ئەمەش مەترسیەکی گەورەیە چونکە تاوانەکانی جەنگ بە بێڕووماڵکردن و لە غیابی نەبوونی میدیاکاندا ئەنجام دەدرێن. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.